پێنجوێن بەبێتەوە نزیکە مەرگم لوبنان شکێن بووی داخت بە جەرگم تازە بووکێ بووی بەسەر چیاوە ئەهات نەسەیرت لەم لاو لەولاوە ئەم کاتتان باش هاوڕێیانی خۆشەویستی قەزای پێنجوێن من ئاودێر محەممەدم ئەینەوەداتان ئەویش گوڵە زەردەکانی قەزای پێنجوانە کە پێوترێت گوڵی شیلانە ئەم گوڵە جوانێکی زۆر زۆری بەخشیوە بە ئەلیا سەفرا ئەم کاتتان باش هاوڕێیانی خۆشەویستی پێی جوێنە جوانەکانی پێنجوێن من ئاودێر محەممەدم من ئاودێر محەممەد ئەمین مەحموود دانیشتووی قەزای پێنجوێن تەمەنم 23 ساڵە دانیشتووی قەزای پێنجوێنم هەر لە ناو قەزای پێنجوێنان لەدایک بووم ماوەی 7 ساڵە من بەردەوام لە کاری فۆتۆگرافەری و ڤیدیۆگرافی بوو ئەم مەبەستەش من پەیجێکم داناوە بەناوی پێی جوێنە جوانەکانی پێنجوێن ئامانجی سەرەکی من ئەوەیە کە پێنجوێن وەکو شارێکی گەشتیاری بناسێنم بە تەواوی خەڵکی کوردستان و ئەتوانم بڵێم عێراقیش بۆ ئەم مەبەستەش پەیجێکم داناوە کەسانێکی زۆر دیمەنە جوانەکانی پێنجوێن لە ڕێگەی ئەو پێیجەوە ئەبین وارتان باش هاوڕێیانی خۆشەویستی پێی جوێنە جوانەکانی پێنجوێن و ژیان بە شێوازێکی ئەزمونە بینم ژیان تاقیکردنەوەی لە هیچ کارێکی ژیانم پەشیمان نیم ئەوەی کە کردومە هەڵە بووە ئەزمونێکی گەورەی لێوە فێرم ئەوەشی کە باش بووە هەوڵێم لەسەر باشەکان بەردەوام و هەروە ئامانجێکی زۆر گەورەم هەیە لە داهاتوە کە بتوانم خزمەتێک بەم شارە بکەم کە بە مێژوان هاتوۆتە ئەم شارەوە ئەم کاتتان باش هاوڕێیانی خۆشەویستی قەزای پێنجوێن و هەموو ئەو کەسانی کە بینەری ئەم ڤیدیۆیان من ئاودێر محەممەدم لە گۆشەیەکی نوێی قەزای پێنجوێن گەڕامەوە لاتان ئەمیش هەر لە سەرەتاوە بە مۆبایلێکی سادە خەریک بووم ماوەی ساڵێکە ئەتوان بڵێم ئامێرێکی پێشکەوتوترم پێەیە لە لای من ئەوە ناگەیەنە کە تۆ کامێرەیەک و پێ بێ یاخود ئامێرێکی زۆر پێشکەوتو پێ بێت ئەنجا بتوانانی خزمەت بکەیت بەڕای من ئەگەر تۆ دڵسۆزی تێبێت و هەروەها خولیایەک تەبێت ئەتوانی شتی زۆر جوان تۆمار بکەیت لە کاتێکا کە پێنجوێن ئەم ساڵ 140 سانتیم بەفرباری من لە ناو 140 سانتیمە ئەڕۆشتم بۆ قەڵادێ ئەچوم بۆ بلچیان ئەچوم بۆ چوارباغ شوێنە جوانەکانی پێنجوێن نەکرد ئەمە لە کاتێکا کەسانێکی زۆر هەبوو کە ئامێری زۆر پێشکەوتوشیان پێ بۆ بەڵام لە ماڵەوە خەوتون یعنی نەیانتوانیوە ساعات حوتوەشتی بیانی هەستن لە خەو کەواتەوە لای من ئامێری پێشکەوتو گرنگێکی ئەوتۆ نیە لە بواری ڕاگەاندن و نیشاندانی جوانیەکانی کوردستان زۆر شێوازێکی جوانە ئەو تابلۆیەکە دایانناوە با بچین بزانین باخکەی مەلا عومەر چ جوانیەکی تایە پێم خۆشە کە جوانیەکانی پێنجوێن بەم شێوازە کۆتایی پێبێنم بە شعری کەڵەپیای گەلەکەمان ئەیش مفتی پێنجوێنە کە بەم شێوەیە ئەهۆنێتەوە و لە وەسفی پێنجوێندا ئەڵێ پێنجوێن ببێتەوە نزیکە مەرگم لوبنان شکێن بووی داخت بە جەرگم تازە بووکێ بووی بەسەر چیاوە ئەهات نەسەیرت لەم لاو لەولاوە